ڕێگەی پێدان بە گۆڕینی ئاین بەڕاستی ئەمە یعنی دێتە بابەتێکی قانونی شەوەی هەینە تەنها بڵێن پەیبەندی هەبێ بە ئاینەکان لەبەرەوەی ئێمە دەبینین هەندێک دەوڵەت هەیە ینی تەحەفوزیان کردووە لەسەر ئەو مادەیە کە ئاڵێ هەموو کەسێک بۆ هەیە بگاتە تەمەنێکی دیاری کراو ئاینی خۆی بگۆڕی بۆیە پێم وایە مەسائلی ئاین ئەوە لە سەوابتە یعنی لە ناو کۆمەلگاکان و ئەگەر دەوڵەت تەحەفوز بکا لەسەر ئەو ئینە ئەو مادەیە بێگومان ئەمە ڕنگدانەوەی چییە؟ ڕنگدانەوەی هەڵوێستی ئەو ئاینانەیە بەرامبەر ئەم مادەیە کە لە ڕێکەوتنە نێو دەوڵەتیەکان کاتێک باسیەوەکە کە هەر مرۆڤێک ئازادە بۆ ئەوی ئاینی بگۆڕی. بەس بە شێوەیەکی گشتی ئاینگۆڕین لە ئاینی زوودا نییە، بەڵام مرۆڤەکانیش ئازادن دەبینی تاکو لە شارێکۆ بۆ شارێک لە وڵاتێکۆ بۆ وڵاتێک، بەڵام بە شێوەیەکی گشتی نییە. ئاینی لە بۆ گۆڕانی لە بۆ دین أصحابه نییە تقریبا، بس تقريبا هل بحسب مرافاتية يعني حسب إنسان كده تقريبا هل حسب قناعته نبي هل حر آزاديه. بالنسبة لقوريني آين لا آين إسلام ديار آين كان دوزولا آيني مبشر وتبشيري من هي وآيني ثابت من هي يعني عندك آين وانجهر والنجرن خلق والنجري ببيتا أو آينه بويلنا وآيني إسلام آيني شي تبشيرية وبالكنا بس تبشيرية زوريش محاولة جديدة على سر مسألة خلق بيت مسلمان والدعوة بان جواز بشكل بس هو معناه أو النية قال ناو ديني إسلامي درسي أزادي كله والبجيلته ويان بكوجله طبعا أما كشيش خومن هلوي فقه إسلامي لبروي بالادز ولا ناو تسكا حتى صار ذكرني رابريان سيز ذكرن تقريبا وكو دكتور أجباسي كد أو كاتب فقه إسلامي قانوني إسلامي وكو قانوني استا يا صعب الفاكلابو طبعا نو قانوني إسلامي واتا فقه إسلامي ممنوعة نابي كز ديني خوي بقوري بتايب الإسلام بيتا ايدي بلان وكو الدق لقرآن هاتوا فمن شاء فليؤمن ومن شاء فليكفر لا إكراه في الدين وكو الدق همانا وهيز مشكلة شما النبوة ونابي مشكلة شابيتن كابرا آزاد كامل آزادي بيبخشراوا إنا هديناه السبيل إما شاكرا وإما كفورا يعني كامل آزادي بيدراوا بلام أو دقاني للرياسي وفقه إسلامي ما وهتا يستوى جاري واج مناقشش من بودروز دبيدني وفوما ناقب لين النيوان أبيكاتا كاني تل تنانا النيوان مسلمانانيش اختلاف معنى لو چونك أما هم من دزانين هيا پابند بميجو هيا پابند بدق بنص اواني پابندن بميجو اسلامي وفقه اسلامي دل النبي هذا تكون بريالي عند وقتي خوي نبي كس ايني خوي بقولي طبعا عندك حديثي شان اما بمانواني حديث كان صحيح اجر صحيح يجبي واتمن بدل دينه فاقتلوه ويش كذا حديث كانوا بشتي بيده بس تندلن هر كسي ديني خوي غوري اتجدمي بيكوجي اليران نيغوتي ديني اسلام فمن بدل دينه واتا اجر زوجي شو مسيحي جبت مسلمان عليه بيكوجين اول ريد لك دانوي معنا لروي واقع بونيش وكباسن كرت يان دبي كاتي شربي كوش بيد قلت لك يعني عسكري يعني اتولنا وشر الى ملته شيتر اتوليرا هلقري وبتستي لقوان شركه حتما دي بكوجيتن قول قانوني بيش مرقش لقال داعش هروايه لقانوني عسكري شا لقال وزاره الدفاع لقال يعني قانون كان قديم شيشمان هي لسه بنا وكو دقي قران هيك شيشمان نيه كهركسك ما في خويتي ازاده لسه ازاديش خوي قول روج قيامه محاسبه دكاتن اسلاما يعني غير اسلاما يتهركسك ببي ازادي خوي اگر هاتو ايما ازادي لانسان بستيني ولا روي ديني ولا هم ديانته كان يجرين متفق من لو خاله اگر هاتو ايما لروي ايني وازادي لخلق زفت كين وبستيني نوا او كاد هيز نيوجوروجي وعبادتي قبولنيه شكو او كات من بزور كديت من مسلمان باوري فين يبلام لترسا لسمشيره كم تسيبو يبيت مسلمان او كات نيوجكشي قبولنيه شكو خوي قولام اكراهي ناوي اللي هيز كسيك دي بكامل اختياري خوي نيوجي بوبكين روجي بوبيلي اما وكو عيني مسيحي لكتابي بيروز زار باس دكاتن بامثال يقلوا أمثالنا كباسي دكاتن ضلي من هو هيك جنزك المسيح برسي ضلي من هو قريبك كما يا أو يزور لتونزيكا
ئەڵێ يعني بداوای ئەوە دەکاتن چۆن من بسمە بەهشت كيف أعرف ملكوت الله ملكوت السماوات ئەڵێ ئەهب يعني خوای خۆت خۆشت بوێ دووەمیشت قەریب وکە ئەوی هەموو ئینسانێکە طبعا قەریب نەکە کە لە دایک و باوکێک بێ هەموو ئینسانێک لای من قەریبە نێزیکە خزمە برایە خوشکە دوایی بە میسالێک لە بۆی دەڵێتن یەکێک لە ڕێگا کەوتە بەردەستی ئەوە تعدایان لێ کرد چەند کەسانێک وایان لێ کرد نەزیندی ببینێتەوە تەنیا ڕۆحی لە بەردا ببینێ لەناو شەقام کەوت و ڕۆیشتن بە زیانێش وتە ئەوەشیان کردیانی ئەوەی پارەپولیشی پێبوو بردیان و ڕۆیشتن دەڵێ سەسپە کاهینێک دێتن و بەسەری ڕەت دەبێتەوە و تەماشای دەکاو دەڕوا دوایی لاوی دێتنەویش دەیبینی و ئەویش دەڕوا دوای دەڵێ کابرایەکی بێگانە نەنیاسرا و سەسپە بە شوێنە ڕەت دەبێتەوە دەبینیەوە لەناو شەقامەکە کەوتووە هەڵی دەگرێتن و سواری کەرەکەی خۆی دەکاتن ئەسپی خۆی دەکاتونە دێباتە خەستەخانە و تەداوی دەکاتن و دوایی دەڵێتە ئەوەی مدیرەکە دەڵێ هاوە 2 دیناری زیادت بێدەمێ ئەگەر زیاتر سەرفت کردی سەر بکە وەختی بگەڕێمەوە تعویض دەکەم وتی کامە لەوانە قەریبە لەو کابرایە دەڵێت طبعا ئەوەی خزمەتی کرد دەڵێت دکتۆر بڕۆ وا بکە زۆر سپاس اعتقاد هەر وەکو معتەقەد معناکەی ڕەبتی بە هزرە ڕەبتی بە دەروونە ئیتر ئەوە شتێکە کە ئێمە ناتوانین بیگۆڕین لەسەر هەویە بێ بە قسەکردن بێ بە زۆرەوە بە فشارەوە بێت هەتا کاتێک ئەمەن بڵێم ئەمەن باوەرم بە ئاینی کە کاتێک کردارم بە پێچەوانەی ئەو ئاینە بێت ڕەفتارم بە هزرم فکرکردنم قسەکردنم نووسینەکانم بە پێچەوانەی ئەو بیر و باوەرە بێت معناکەی ئەمەن بەس بەناوە فکر و معتەقەدەکە بووە بەناو ئەگەر باسی فقهی و ئاینی با بڵێن بیکەن ئاینی بەهای فقی تێدا نیە بەڵام با بڵێن وەکو ئاینی لە ئاینی بەهای کراوەیە ئەو کەسەی دەیەوێ ببیتە بە بەهایی دەبیتە بە بەهایی ئەوەی دەیەوێ ئاینێکی دیکە هەڵبژێرێت دەتوانێت هەڵبژێرێت چونکە ئاینی بەهای ئاینێکی ئیرثی نیە یعنی ئەمەن لە دایک و باوکەم وەری ناگرم با بڵێن بە ئرسەوە نایێتەوە هەر کەسێک دایک و باوکی بەهایی بوو دەبی ئەو کەسەش بەهایی بێت کە دەگەینە تەمەنی 15 ساڵی دەتوانین ئەو اختیارەمان هەبێت ئاینی خۆمان هەڵدەبژێرین لە کاتێک دیاری نەکراویش کە کاتێک ئێمە گەورە دەبین لەوانەیە لە هەر کاتێک لە عمری ئینسان ئەو گۆڕانکاریە دێتەوە چونکە ئێمە بەردەوام تەتەوور دەکەین لە هەر کاتێک حەزمان بینیمان کە ئەو ئاینە باشترە یان دەمانەوەی ئاینێکی دیکە هەڵبژێرین ئەوە کراوەیە کێشەیەک نییە بەڵام بە ئەسڵەوە معتەقەد ناتوانین ئێمە ئەو ئازادیە لە کەسێک وەری بگرین بە فشاریش بێ بە زۆریش بێ چونکە شتێکی دەڕوونیە ناتوانین ئەوە گۆڕانکاری تێدا بێت لەوانەیە ئەسڵ ئازاد بوونە طبعا گوهرینە ئاین ناف ئاینی ئێستیدا نینە ئاینی ئێستی ئاینێکی سروشتیە ئاینێکی نەی تەبشیریە و هەر ئاینێکی کۆمەڵێک ئەرکان هەینە و ئەرکانێت نەگۆڕن گرنگترین ئەرکان لە ناوە ئاینی ئێزدیدا گوهرینە ئاینە میترۆلۆژیا ئێزدیە و ئەرکانی ئێزدیە باسکە هەر کەسێک دایک و باوکەکی ئێزدی نەبێ ئەوە ئێزدی نینە کەواتە بوونە مەسایلی سەواجشی ئەگەر کەسێکی بچە جا کوڕبیانشی کەچ بێ بچە زەواج بکە لەگەڵ کەسێکی دی اینجا ئەو کەسی بەرامبەرکە غەیری ئاینە نیکارێ بێتە ئێزدی زارۆکیوانشی نیکارم منە ئێزدی ئەژبەرکو دایکاوانی یاژی بابێوان غەیری ئێزدیە کەواتە ناوە ئاین ئێزدیدا دین گوهارتن نینە تو کاری دەرکەویش دین ئەگەر تەوێت تو دینە خۆ بگوهەڕی بەس تو هەر ئێزدی ئەژبەر توش دایک و باوکی ئێزدی بووی تو نیکاری بێ بگوهڕی لە گۆری معتەقەدی ئێزدی بەس کەسێکی غەیری ئێزدی نیکارێ بێتە ناوە ئێزدیە ناوە ئاینی ئێزدی ئەژبەرکوکە یانژی دایکاوی یانژی بابێ یانژی هەردوو غەیری ئێزدی بوونە لۆمە نیکارێ بێتە ئێزدی و هەروسانێ بەداخەوە تەواز باسکەم ئێزدی ینی مەسایلی گوهرینە ئاینی ئەوگەل جارە بووە کێشە بووە دەردەسەری ماڵوێرانی بۆ هەندێک ئاینە ینی ما درێژای مێشودا ما
بۆ ئەڤ مەسەلە ئاینمە گەلک فەرمان و جینۆسایدی تینە هەرش سەردەمی ڕۆمانیا بگرە و پشتی هینگی دەوڵەتی فارسی و هەتاکو عوسمانی و هەتاکو سەدەی 19 و چەندی فەرمانن دیەکە بسەرسەری ئێزدیە داهاتین زۆربەی ئەوان سەرە چندێ بوون ئاینە خۆت بگوهاری و ئەوەشی بووە جوان ئەگەرێنە کە هژمارە ئێزدیە گەلێکی کێمشێ ئاینی ئێزدی کەڤنترین ئاینە کەنها وجوداوێ هەیە لەسەر ڕووی زەویە لە گووری متولوژی ئێزدی لە هێژماراوان لە سراسری دنیاکە دەبگەری ڕەنگە بگێتە 1,230,000 کەسی نەزیێتەتر